سڵاوتان لێبێت و بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشنی ئەمڕۆمان لێرە لە واشنگتن کاتژمێر هەشتی بەیانیە. من هێرۆ زەنگەنە و هاوکارم ساڵح دیمیجەر ئەم بەرنامەیە پێشکەش دەکەین کە دەتوانن لە کەناڵی NRT شەوە بینەری بن. ئەم کورد کۆنەکشنە ئیرۆدا بەردەوامن لەسەر ڕۆمالکردنا خۆپێشاندانên سەرانسەری ئێرانê û کارڤەدانên خۆپێشاندانان لە دەرڤەی ئێرانê. ئەم هەروەها ڕوونی دەدن سەر هەنمجارên گرێدای ئەمریکا نوچەیên داوی لە ئوکرانایە و هەنمجارên دێجی. مشتومڕەکان لەسەر سووتانی حیجاب لەسەر شەقامەکانیش بابەتێکی ئەم بەرنامەیەمانە. وێنەیەن UGC yên 26 ئێلونێ هاتن بەڵافkirin نیشان didin ku jinên Îranê bi şahî hicaba xwe li kolaneka bajarê Sinê paytexta Parêzgeha Kurdistanê ya Îranê li badêkin di rêveçûnekê de piştî mirina Jîna Emînî ya 22 salê di nav destên polîs de. Rêxistineka mafê mirovan roja duşemê ragihand ku zêdetirî 75 kes hatin kuştin di tepeserkirina desthilatdarên Îranê de li dijî nerazîbûnên dijî kuştina Jîna Emînî di demekê de ku hejmara fermî ya rayedarên Îranê 41 kuştî û di nav de navwan de jî gelek endamên hêzên ewlekariyê hene. Karbidestan roja duşemê got ew wan bêhtirî 1200 kes girtine. Gewahîderan ji Ajansa France Press ra got ku xwepêşander şeva duşemê dîsa derketin kolanan wekû her şevên din ji dema mirina Emînî di 16 Êlûnê de li Tehranê û deverên din xwepêşandana Tehranê bi duruşmên mirin ji bo dîktator banga bi dawîkirina desthilatdariya zêdetirî 30 salî yê rêberê bilindê Îranê Ayetullah Elî Xamîneîyê 83 salî. دەنگی ئەمریکا ناڕزایەتی دەردەبڕێت لەسەر دەستگیرکردنی ژمارێک لەو ڕۆژنامەوانانی ڕووماڵی شەپۆلی ناڕزایەتیەکان و پێکدادانەکانی هێزە ئاسایشەکان و خۆپشاندەرانیان دەکرد لە تاران و شارەکانی تری ئەو وڵاتەدا پاش کوژرانی مەسا ئەمینی تەمەن 22 ساڵ دوای دەست بەسەرکردنی لەلایەن دەسەڵاتدارانی پۆلیسی ڕەوشتەوە. ڕێکخراوەکانی داکۆکی لە مافەکان دەکەن لەوانە کۆمیتەی پارێزگاریکردن لە ڕۆژنامەوانان دەڵێن بەلایانی کەم 20 ڕۆژنامەوان دەستگیر کراون و نەوید جەمشیدی ئەندامی فیدراسیۆنی نێونەتەوەی ڕۆژنامەوانان و سەرنووسەری ماڵپەڕی ئاسیا نیوز یەکێکە لە دەستگیرکراوەکان. بەڕێز جەمشیدی لەم ماوەی ڕابردوودا میوانی بەرنامەکانی بەشی فارسی دەنگی ئەمریکا بووە. ڕۆژی 24 مانگینۆ هێزە ئاسایشەکانی ئێران لە ماڵەکەی خۆیدا دەستگیریان کردووە بەبێ ئەوەی هۆکاری دەستگیرکردنەکەی ئاشکرا بکەن. کارمەندانی هێزە ئاسایشەکانی ئێران بە زەبری هێز چوونەتە ناو ماڵەکەی و دەستیان گرتووە بەسەر کۆمپیوتەر و تەلەفۆنە موبایلەکەی و هەروەهاش ئەو تێبینیانەی لە تیانوسی تایبەتی خۆیدا نووسی بووی. بەپێی نێوەندی ژنانی ڕۆژنامەوانان بەلایەنی کەم 7 لە ژنە ڕۆژنامەوانەکانیش لە نێو گیراوەکاندان. ئەم نێوەندە دەڵێت ئێران مەترسیدارترین شوێنە بۆ ڕۆژنامەوانانی ژن. یۆڵاندا لۆپێز بەڕێوەبەری کارگەڕی دەنگی ئەمریکا دەڵێت ئێران سەرکوتکارترین وڵاتە بۆ ڕۆژنامەوانان و دەشڵێت گەلی ئێران شایستەی ئەوەن بەبێ هیچ کۆتوبەندێک دەستیان ڕابگات بە زانیاریەکان و دەشڵێت دەنگی ئەمریکا پشتیوانی لە ڕۆژنامەوانانی ئێران دەکات و هیواداریشە بە پارێزراویەوە ئازاد بکرێن چونکە ئازادی ڕاگەیاندن گرنگە. دەنگی ئەمریکا بەردەوام وابەستەیە بۆ بەرەنگاربوونەوەی هەوڵە چاواشەکارەکان و سانسۆرکردنی ڕژێمی ئێران دەیانکات. ئەم بەرەنگاربوونەوەیەش لە ڕێگەیاندنی هەواڵی دروست و بابەتیانە و زانیاری ڕاستەکانەوە بۆ گەلی ئێران. زیاتر لە هەفتەیەکە خۆپشاندانی ناڕزایەتی لە ئێران بەردەوامە دژ بە مەرگی ژینا ئەمینی ئەو کچە 22 ساڵانەی کە لەلایەن پۆلیسی ئاکارەوە بەهۆی پابند نەبوونی بە حیجابی زۆرە ملێ لە تاران دەستگیر کرابوو. ئێستا شەقامەکان پڕ بوون لە ژن و لە بەردەم دەسەڵاتدا لە چکەکانیان دەسووتێنن. واشنگتن پشتیوانی بۆ خۆپشاندەران دەردەبڕێت. راپۆرتی ئارەش عەرەب ئەسەدی.
خۆپیشاندەران لە تاران دروشمی ئەمە ساڵی خوێناویە دەچڕن لەو دەمەی لەشکری ئێرانی بەنێو شارەکاندا دەڕوات. ئێران لە ئێستادا پێی ناوەتە دووەم هەفتەی نائارامی مەدەنی، ئەوەش لە ئاکامی مەرگی ماسا ئەمینی تەمەن 22 ساڵان. ماسا ئەمینی لە دەمێکی پێشوەختی ئەم مانگەدا لە گرتوخانەی پۆلیس لە ئێران دیار نەما بە هۆکاری تەموو مژاوی شکاندنی یاساکانی ئاکار لە ئێران. 3 ڕۆژ دواتر مەسا مرد. ئێران دەڵێت فرمانی ئەنجامدانی لێکۆڵینەوەیکی لە مەرگی مەسا ئەمینی داوە. دوای مەرگی مەسا هەتا دێت دەربڕینی پشتیوانی لێی لە زیادبووندایە. ئەمەش لە سەروبەندی بانگەشەی نوێ دژ بە کۆماری ئیسلامی ئێران. خۆپیشاندان لە سەرانسەری جیهان بەرپا بوو دژ بە کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکانی ئەم دواییە لە نیویۆرک، واتە لەو شوێنەی ئیبراهیم ڕئیسی سەرۆکی ئێرانی گەمارۆکانی ڕۆژئاوایی سەرکۆنە کرد و بە چەکی کۆمەڵکوژ دژ بە هاوڵاتیانی ئێرانی پێناسەی کرد و ئاماژەی بەخواستی گەڕانەوەی ئێران بۆ وتیوێژەکانی ناوکیش کرد، ئەوەی کە بە مەبەستی بوژاندنەوەی سەودا ناوچەکەی ساڵی 2015 لەگەڵ جیلهێزانی جیهان. ئێران دەوڵەتێکی پشتیوانکاری تیرۆریزمە، ئەوان بەردەوامن لە دروشمی مەرگ بۆ ئەمریکا. ئێمە ڕێگەیان پێنادەین ببنە خاوەن چەکی ناوکی. من هەمیشە هەستم کردووە بەوەی کە ئەم بەڕێوەبەرایەتی ئەمریکا زۆر پەرۆشی گەیشتن بە سەودایەک بووە. من پێم وایە نابێت ئێمە بەرەو سەودایەک هەنگاو بنین. ئەم بەڕێوەبەرایەتیە دەیەوێت بە دەیان میلیارد دۆلار لە پێناو دەستەبەرکردنی ئەو سەودایە ڕەوانەی ئێران بکات. من بڕوام وایە ئەوە دەبێتە سەودایەکی خراپ بۆ ئەمریکا. هاوکاتیەوەی خۆپیشاندەران لە ئێران لەگەڵ پۆلیسدا بە یەکدا دەدەن و بە ئاشکرا سەرپۆشەکانیان دەسووتێنن، وەک پیشاندانی بەرهەڵستی لە هەمان کاتدا بەڕێوەبەراتی سەرۆک بایدن پەیمانی وابەستەیی دەدات بۆ وتیوێژەکانی ناوکی و هەروەها پشتیوانی بۆ خۆپیشاندانەکانی ئێران و پشتگیریکردنیشی لە مافەکانی ژنان. خۆپیشاندانەکان ڕنگدانەوەی قوڵ و بەربڵاوی ڕیشەدا کوتراو لە نێوان دانیشتوانی ئێران دەخاتە ڕوو بەوەی کە ژنان لە ئێران شایستەی شک و مافەکانیانن. هەروەها ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان لەو بارەیەوە ڕاشکا و زۆر ڕوون و تند بووە. هەروەها گوێبیستی سەرۆک بایدن بوون کە بە ناوی مافەکانی گردوونی مرۆڤ و هەموو هاوڵاتیان و سەرجەم ژنان لە ئێران قسەی کردووە. لە ریزبەندی جیهانی مافەکانی ژنان ئێران لە خوارەوەی ئەو ریزبەندەدایە. بە گوێرەی راپۆرتی کۆربەندی ئابووری جیهان بۆ ساڵی 2020 تەنها کۆماری دیموکراتی کۆنگۆ و سووریا و پاکستان و عێراق و هەروەها یەمەن لەبارەی مافەکانی مرۆڤەوە زۆر لە ئێران خراپترن. بە درێژایی ئەم نائارامیە مەدەنیە لە ئێران بە دەیان لە خۆپیشاندەران گیانیان لەدەستداوە. بۆ ئارش عەرەبەساتی سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. کارڤدانên rewşa Îranê li seranserê cîhanê berdewam in û li Amerîkayê jî berpirs behsa van xwepêşandanên dawiyên Îranê û herwiha doseya navokiya Îranê dikin. Li Wezareta Derve rojnamavanan ev pirs arasteyî peyvdarê Wezaretê Ned Price kirin ji bo agahiyên bêhtir di vê derbarê de nahevkarê me Belên Salih bi me raye. Dem baş belên pirsyar bêhtir çi bûn û bersivên Price çi bûn؟ پرسیارەکان ئێجگار زۆرن وەکو ئەو کاردانەوانەی کە تۆژ ئاماژۆ پێکرد ساڵح بۆ نمونە لە فەڕەنسادا ئێستا سەرۆکی فەڕەنسا کەوتۆتە ژێر فشارێکی ڕێکخراوە سیڤیلیەکانی داکۆچی لە ئازادیەکان دەکەن لەسەر چی لەسەر ئەوەی کە کۆبوونەوەیەکی کردووە لەگەڵ ئیبراهیم ڕئیسی سەرۆکی ئێران لە نیویۆرک هاوکاتی کۆبوونەوەی گشتی ساڵانەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان. لێرەش لە ئەمریکادا دوێنێکە کە ڕۆژی دووشەممە بوو وەزارەتی دەرەوە هاوکاتی پرس کۆنفرانسەکەیان ینی جەختێکی زۆر لە دۆسەی ئێران و دەکرایەوە بە تایبەتی لە ڕوانگەی هەڵوێستی ئەمریکاوە بە گوێبیستی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بین. ئێمە هەڵوێست وەردەگرین و پێشتریش هەڵوێستی خۆمان هەبووە لە پەیوەندی بە خۆپێشاندانە ئاشتیانەکانەوە تا ئێستا چەند جارێک قسە و کاریشمان لەسەر دۆسەی کوژراوەکان کردووە. پێدانی مۆڵەتی گشتی و سەپاندنی سزاکان بەسەر ئەوەی پێدەگوترێت پۆلیسی ڕەوشت و هەروەهاش بەسەر حەو کار بەدەستدا. بەردەوام دەبین لە هەنگاوەکانمان بە ئاراستەی پرسیارکردن و هەروەهاش تاوتوێکردنی ئەوە هەنگاوانەی دەبنە ئاسانکاریەک بۆ گەلی ئێران بە مەبەستی ئەزموونکردنی مافەکانی خۆیان.
دەستگاکانی میدیا لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا هەواڵی چاواشەکار بڵاو دەکەنەوە سەبارەت بە خۆپیشاندانانەی کە هەندێک لەو دەستگایانە بە تایبەتی ئەوانەی کە سەر بە پاسدارانی شۆڕشی ئیسلامین و نزیکن لە ئایەتوڵا عەلی خامنەئی ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانەوە ئاماژە بەوە دەکەن خۆپیشاندانەکان دژی ئەو جۆرە بەهایانەیە کە وڵاتانی ڕۆژاوا دەیانەوێت لە ناو ئێراندا بیسەپێنن. با بەڕوونی بڵێم ئەم خۆپێشاندانەی دەیبینین سەبارەت بە ئەمریکا نییە سەبارەت بە ئێمە نییە ئەمە شەپۆلی ناڕەزاییە سەبارەت بە ڕوانینەکانی گەلی ئێران بۆ بەکارهێنانێکی ئاشتیانەی مافەکانی خۆی پێمان وایە پێویستە ڕێز بگیرێت لە مافە هەرە بنچینەیەکانی خەڵک بێگومان ئەمە ناو ئێرانیش دەگرێتەوە. بێگومان دواترین پەرسەندنەکانیش لەو ڕێکەوتنە ناوچەی کە باز دەکرێت و ماوەی 18 مانگە لە ڤێن ناوتوێژی لەسەر دەکرێت یەکێکە لەو پرسە گرنگانی کە ئێستا لە ناو واشنگتندا جێی مشتومڕێکی زۆر گەورەیە زۆرێک هەن لە ناو واشنگتن ئاماژە بەوە دەکەن کە نابێت ئەم بەڕێوەبەرایەتی سەرۆک بایدن ئەو ڕێکەوتنە مۆر بکە و بەها مرۆییەکان لە هەمان کاتدا فەرامۆش بکرێن. جا خاڵی یەکەم ئەو ئەگەرە گەورەیە بۆ گەڕانەوەی هاوبەش بۆ وابەستەی ئەمریکا لەگەڵ ڕوانینەکەی سەرۆک بایدندایە کە سوورە لەسەر ئەوەی هەرگیز نابێت ئێران ببێتە خاوەنچەکی ناوکی بڕواشمان بەوەیە ڕێگەی دیپلۆماتی باشترین ڕێگەیە بۆ گەیشتن بۆ ئامانجا ئەگەریش گەیشتینە ئەوەی بگەڕێنەوە بۆ ڕێکەوتن ناوەکیەکە ئەوە خواستی ئێمە لا نابات لەسەر دۆسیەی بەرپرسیارکردن لەسەر ئەو بابەتانەی ئێستا باسییان لێوە دەکەین. یەکێک لەو نیگەرانیانەی کە هەن ئەگەر بێت و ڕێکەوتنی ناوچی مۆر بکرێ هەرچەندە لە ئێستا دەگوترێ دوورە ئەو ڕێکەوتنە مۆر بکرێ بەوەی ئەو هەڵوێستانەی کە ئێرانەیەتی لەسەر ڕێکەوتنەکە بەڵام نیگەرانیە سەرێکەکە لەوەدایە ئەگەر ڕێکەوتن بکرێ ئێران دەبێتە خاوەنی داهاتێکی زۆر و ئەو داهاتە بۆ بژێوی گەلانی ئێران بەکاری نایێنێ بۆ باشکردنی ژیانی هاوڵاتیانی ئێرانی بەکاری نایێنێ هێندەی ئەوەی کە بۆ پشتیوانیکردن لە تێرۆریزم و پشتیوانیکردنی دارایی لە ڕێکخراوە میلیشیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەکاری دێنێ وەزارەتی دەرەوە جەخت دەکاتەوە لەوەی بۆ لەمەوە دووە دۆسیی مافەکانی مرۆڤیش بەشێکی گرنگی هەڵوێستەکانی ئەمریکا دەبێت. هەڵگرتنی سزاکان یا هەڵگرتنێکی سنوورداری سزاکان هاوکات دەبێت لەگەڵ گەڕانەوەی هاوبەشدا بۆ وابەستەیی بە ڕێکەوتنەوەکیەکەوە بێگومان ئەمە شانبەشانی هەمان ئەو بژارانەی ئێستامانن سەبارەت بە بڕیار و هەڵوێست وەرگرتن بۆ بەرپرسیارکردنی ئەوانەی دەستیان هەبووە و هەیە لە پێشلکردنی مافەکانی مرۆڤدا ئەلبەت لە دەرەوەی ڕێکەوتنەوەکیەکەدا. بەڵێن دەمەکێدا کۆ بەرپرسێن ئێرانی هەر هەلوەستیان داخوێنی کە پشتگیریش بۆوان خۆپێشاندانان وەکو دەستێوەردانێک دناو کاروبارên ئێرانیدا بناو دکە خەلکی ئێرانی چاوانێزیکی vەیەکێ دەبن. ساڵە هەروەکو لە ڕاگەنراوەکەی دەنگی ئەمریکاشدا گوێمان لێبوو ئێران بەردەوامە لە بڵاوکردنەوەی هەواڵی چەواشەکاری بەردەوامە لەوەی کە زانیاریەکان لە گەلی خۆشی دەشارێتەوە خەڵکی ئێران لە ئێستادا جۆرێک لە هەناسەیەکیان پیادا هاتوۆتەوە جۆرێک لە هیوایەکیان تیادا گەشاوەتەوە بە تایبەتی کاتێک کە دەبینن زۆرێک لە وڵاتانی ڕۆژاوا و بە تایبەتیش ئەمریکا دۆسیەی مافەکانی مرۆڤ بە گرنگ وەردەگرێ و دەیکاتە دۆسیەیە کە شانبەشانی ڕێکەوتنی ناوچی بێ وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد نیگەرانیەکان لەسەرەوە بوون ئایا لە ئێراندا هەر تەنها کێشەی ناوچی هەیە وەکو خەڵکی ئێران خۆیان دەڵێن ئەو دۆسیانەی کە پەیوەندیان هەیە بە پاراستنی مافە بنچینەیەکانی خەڵک و ئەو دۆسیانەی کە پەیوەندیان هەیە بە پاراستنی مافەکانی مرۆڤەوە ئێجگار گرنگە بەلایەنەوە پێش دەچێت ئەم ڕووداوانەی ئێستایی ئێران وەرچەرخانێکی دروست کرد بێ لەو جۆرە بیرکردنەوانەی کە پێشتر هەبوون. بەرێ هەفکارێمە بەڵێن ساڵح گەلک سپاس سپاس بۆ تۆ.
سەرۆکوەزیرانی کەنەدا جەستن ترودۆ پشتیوانی خۆی بۆ ژنانی ئێران دەردەبڕێت و ڕەخنە لە حکوومەتی ئێران دەگرێت. ترودۆ لە لێدوانێکی ڕۆژی دووشەمەیدا گوتی ئێمە بینیمانە ئێران هەمیشە پشتگوێخستنی مافەکانی مرۆڤ دووپات دەکاتەوە و ئێستاش دەبینین بە مەرگی مەحسا ئەمینی و سەرکوتکردنی خۆپیشاندەران ئەم کارە دەکات. سەرۆکوەزیرانی کەنەدا ڕوویدەمی کردە ژنانی ئێران و گوتی ئەو ژنانەی کە لە ئێران خۆپیشاندان دەکەن و ئەوانش کە پشتیوانیان دەکەن ئێمە پشتگیریان لێ دەکەین. ایرانی به سلوگانان لتهران لجاده قاسم سلیمانی دوشمه درکتن خوپیشاندانن لدجی کشتنا جینا امینی و به صدان خوپیشاندرن به هرس هاتن گرتن و افجی هن دیمنن وان خوپیشاندانان. خوێندکارانی زانکۆی تارانیش دروشمی ژنژیان ئازادیان دەگوتەوە و داوای ئازادکردنی ئەو خۆپیشاندەرانیان دەکرد کە بەهۆی خۆپیشاندانەکانی دژ بە مەرگی ژینە ئەمینی دەستگیر کراون. با پێکەوە چەند دیمەنێکی خۆپیشاندانەکەی زانکۆی تاران ببینین. هن گرتین ویدیوین روجاین 23 ایلونه خوپیشاندانن باجار مشهد نشان دادن کل ورجی وک سرانسری باجار و باجاروکن ایرانی کشتنا جینا امینی شرمزار کرن که ام هن دیمنان ببینن. خۆپیشاندەران لە دەمیدانانی بربەستێک لە شەقامێکی تاراندا دروشم دەڵێنەوە لە کاتێکدا سەدان خۆپیشاندەری تووڕە ڕژاونەتە سەر شەقامەکانی شارە سەرەکیەکانی ئێران. با پێکەوە ئەم گرتە ڤیدیۆی خۆپیشاندانەکەی تاران ببینین. خوپیشاندان لباجار بوشهر یه با شور رجاوای ایران جی هبو و تدا جنک حجاب خوا شوتاند افجی هندی منن و خوپیشاندانینه. ژمارەیەکی کەم لە ژنان و پیاوانی عێراقی لە مەیدانی فێردۆسی بەغدا کۆبوونەتەوە بۆ ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە حیجابی زۆرە ملێ و پشتیوانیکردن لە ژنانی ئێرانی. ئەم گردبوونەوەیە لەسەر داوای ڕێکخراوێکی فێمینیستی عێراقی ئەنجام درابوو. احنا ما نقبل يفرضون القمع على الشعب بدءا من احنا هذه مناسبة لبدء ثورة نسوية تخف من الحجاب القسري. هذا ما يريد للتكرار بكون جدا انه تفرض على النساء في العراق. احنا بالضبط ژنان لە پێشەنگی هەروادێ و بەرزبوونەوەی ئاستی شەپۆلی ناڕەزایەتیەکانی ئێراندان کە بە شۆڕشی ژینا ناودێر دەکرێت. دوا بەدوای کوژرانی ژینە ئەمینی بەدەستی پۆلیسی ڕەوشت و ئاکار لە کۆماری ئیسلامی چونکە سەرپۆشەکەی بەپێی ڕێوشوێنە ئیسلامیەکانی ئێران نەپۆشی بوو، ژنان و کچان وەک کاردانەوە دەستیان کرد بە سووتانی لەچک و حیجابەکانیان و هەروەها قژبڕینی خۆیان. ئەم کاردانەوانە هەڵوێستەی ژنان و کچانی بەرپەرچەکردارێکی گەورەی بەدوای خۆیدا هێناوە و هەروەها دابەشبوونێکیشی لە کۆمەڵگەدا دروست کردووە. بەشێک
هاوڕان لەگەڵ ئەم هەڵوێستانەدا و بەشێکی تریش بە بێڕێزیکردن دایدەنێن بۆ ئیسلام. هەڵاڵە ڕافع نووسەر و چالاکوان لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنەکشنە. هەڵاڵە خانم سپاس بۆ ئامادەبوونت. با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین. سووتانی حیجاب بۆتە سیمبولێک بۆ ئەم شەپۆلی ناڕەزایەتی بە شۆڕشی ژینە ناسراوە. جا دەمەوێت بزانم ئەم کارە پەیوەندی هەیە بە داواکردنی ئازادیەوە یان ڕەهەندێکی ئاینی هەیە؟ سپاس بۆ تۆ. هەڵبەتە ئەم شەپۆلی ناڕزایەتی ئەمەی ئێستا هەیە درێژەی ئەو شەپۆلانێ ژنان و خەڵکی ئێران بەردەوام ناڕزایەتیان دەربڕیوە. هەر جارەی شتێک بۆتە یانەک بۆ ئەوەی بێنە سەرجادا ئەمەشیان ژینا بوو. هەڵبەتە ئەزانین 2007-2019 و پێش ئەوە کە ساڵەها ئەم شەپۆلە ناڕزایەتیانە هەر بەدەوام بۆ ئێرانە. هەڵبەتە پرسیژن من ئەمەوێ ئەوە بڵێم جارێ ڕاستی پرسیژن لە ئێران چونکە زۆر قسە لەسەر ئەوە ئەکرێت لە ڕیزبەندی یەکەمایە لەبەرەوەی پۆڵەکەی سەرەکی وەستاندنی ئەو باڵخانە و سیستەمی کۆماری ئیسلامیە. لەبەرەوەی ئەو هەر یەکەم جار کە هاتە سەر حکوم بە حیجاب دەستی پێکرد، بە حیجاب خستنە سەری ژنان کە لەوێ توانی هەموو کۆمەڵگە ڕابدا. لەبەرەوەی ئەو حیجابە خۆی لە ڕاستە ئامراز و هێمایەکی ئەساسیە بۆ داسەپاندنی شەریعە و قانون و ڕێساوی یاساکانی جمهوری ئیسلامی. ئەمە حیجاب پەیوەندی بە کاکێکەوە یان باوەڕێکەوە یا کەسێکەوە کە باوەڕێکی ئاینی هەبێ نەماوە. حیجاب ئێستا ئەو ئامرازەیەکە جمهوری ئیسلامی ئەگەر حیجاب وەلان بێ جمهوری ئیسلامی بەڕاستی لە ئەگەرێکی زۆر زۆرا منە توان بڵێم سەتان یعنی ڕوخانی جمهوری ئیسلامی لابردنی حیجاب چونکە ئەو بەوە هاتە سەر حکم. جگەلەوە پرسی حیجاب بەڕاستی سووتاندنەکەی یعنی ئیشکردن لەسەر ڕوخاندنی 41 ساڵە لە بەرامبەری وەستاوە و ئەمە پێم وانە بۆ بریندارکردنی هەست و سۆزی کاکێک بێ کە باوەڕی بە ئاین هەیە. بەڵێ هەڵاڵە خانم لە هەرێمی کوردستانی عێراق ئەم بابەتی سووتانی حیجابە بۆتە بابەتێکی ئێجگار مشتومڕ لەسەر و جارێکی تر دابەشبوونی لەناو ژنان و کچاندا دروست کردوتەوە. هەیە داکۆکی لێ دەکات و کەمی ژنین ئەوانەی دژی وەستاونەتەوە. ئایا کێشەی ژنان لە هەرێمی کوردستان بریتیە لە حیجاب و سەرپۆش؟ مەبەست لای خۆمان. بەڵێ بەڵێ لە مەبەست هەرێمی کوردستانە. ئەزانی ئەمە تەفسیری پیش بەمەبەستەوە هەڵبەتە ئەمە ڕەوتە سیاسیەکان ڕەوتە سیاسی ئیسلامیەکان ئەمانە ئەم تەفسیرەکەن کۆمەڵگەش بدە خۆیانە بۆ ئەم تەفسیرە ڕائکێشن کە ئەمە پەیوەندی بە حیجابێکەوە هەیە. ئەمە پەیوەندی بە حیجابەوە هەیە بە شکڵێکی شێوەیەکی گشتی کە هێما و ڕەمزی جمهوری ئیسلامی ئەوە پەیوەندی حیجابی زۆرە ملێوە هەیە. پەیوەندی بەوە نییە کە هەڵە هەرچەنە من پێم وانە حیجابی ئازادانە هەبێ بەڵام لە بەرامبەر کاکێکە. بەڵێ هەڵاڵە خانم مەبەستەکەم لەوەیە ئێمە دەبینین لە زۆربەی بەشەکانی جیهان پشتگیریەکی زۆر لە ژنانی ئێران کراوە. باشە ئەم دابەشبوونە لەناو خودی ژنی کووردا بۆ هەیە بۆ نمونە لە هەرێمی کوردستانی عێراق ئەم دابەشبوونە بۆ هەیە. یعنی بۆچی ئەم دەنگی ناڕەزایەتیە بەرامبەر بە سووتانی حیجاب لەناو خودی ژنی کووردەوە سەری هەڵداوە لە هەرێمی کوردستان؟ لە کوردستان بشێکە لە هەموو عالم و لە هەموو جیهانیشە هەمیشە لە پرسە حساسەکان و هەستارەکانە و چارە نووسازەکانە دوو ڕەوت بردەوردە ڕۆشنە بێتەوە. ڕەوتێکیان بێ قەید و شەرت داکۆکی و دیفاع و لە پشتی ئازادی بێ قەید و شەرتی ئینسانەکان ژنان ئەوەستێتەوە و هیچ ئەگەرێکی لەسەر نییە بۆ ئەو جەمسەرێکی ئەو ئەمانە بەداخەوە جەمسەری ئەو بەریان ئەو جەمسەرەیەکە کە بە پێچەوانەوە. بەڵام
ئەویش لە ڕەوتی جیاواز پێکیە ڕەوتیان هەیە لە هەنێک لە قۆناغا ئەبێتە دیفاعکەر لەم ئازادیانە تا ڕادەیەکی محدود لە هەنێکیانە شەرمنانە ئەو ئازادیان لەو ئازادیان ناکاو لە هەنێکیانە تەواوی دەرەکەوێتە ناوەڕۆکی ئەنجەم سەرەکیە لەبەرەوە من پێم وایە کوردستانیش بەشێکە لەوە و جگەلەوە بیرمان نەچێکە ئێستا بەتایبەت لە وڵاتانە چاکە بەڕاستی ڕۆحی هاوپشتی هەڕادێک کەمڕەنگە تاڕادێک کەمڕەنگە بۆ لەبەر ئەوەی یعنی بەگشتی ئێستا لە ئەوروپا جدی هاوپشتی و بزوتنەوەی جەماوەری کاریگەری زۆر هەبووە لە گۆڕانکاریە بەڵام لە کوردستان بۆن بوون لە بزوتنەوەی جەماوەری هاوپشتی ئەوەی کە کۆمەلگا کردی و ڕاپەڕین و پێش ڕاپەڕین دواتر ئەم 30 ساڵە ئەمەمان بینی کە بینیمان ئەنی بەرهەمەکەی لەبەرەوە خەڵک ڕادەیەک تووشی ناومێدی بووە ئەمش هەیە لە لایکی کەشەوە خەڵک خۆی نەگەیشتۆ بەو ژیانە ئازاد و ئارامێکە هەیە یعنی خەڵکیش خۆی دەرگیری لەوانەیە بە یاسا نەبێ وەکو ئێران بەڵام بەگشتی سیاسەتی ئێران خۆی کاریگەری زۆری هەبووە لەسەر ڕۆژڵاتی ناوەڕاست و لەسەر عێراق و لەسەر کوردستان بەتایبەتی کە هەمومان ئەزانین یعنی ئەمەش خۆی خەڵکی وڵێ کردووە کە ئەو باوەڕەی خەڵبەتە ڕێگی دانک من پێم وانێ ڕێک بەڵێ هەڵاڵخان ئەمە کاری بۆ کراوە بەڵێ هەڵاڵخان بە داوای لەبوردنەوە بە وادەی و توێژەکەمان هەر ئەوەندە بوو زۆر سوپاس دەکەین بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیە سپاس بۆ دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان برaya malper û platformên mîdya civakiya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. لە باژارê Qamişloyê jî bi sedan jin roja dişemê derketin xwepêşandanan li dijî mirina Jîna Emînî di nav destê polîsên îrşada İslamiya Îranê de di xwepêşandanan de hin jinan porê xwe xut kirin û hîcaba xwe şewitandin. Pemnêrê me li Qamişloyê raportek amade kiriye. Rêxistin û çalakvanên femînîstên Kurdên Sûriyê kuştina Mehsa Emînî şermezar dikin û bang li hemû tevgerên jinan dikin got ji bo piştgiriya jinên Îranê tev bigerin. Berdevka rêxistina Saraya dijî tundiya li ser jinan Arzo Temmo dibêje ew piştgiriya şoreşa jinên Îranê dikin û bang li rêxistinên navneteweyî dikin got destwerdanê bikin li dijî polîtîkeyên desthilata Îranê li dijî jinan werin rawestandin. Bangewazî şibon dewletê navnetewî em dibêjin wek rêxistina sara bangewazîya me ji hemî dewletên mafên mirova dewletên hiqûqê jinê diparêzin mehkemekî ji her kesê gowerritînin ji kuştina Emînî re mehkemekê adil bêdanîn. Rêxistinên jinan li Bakur û jilatê Sûriyê diyar dikin got rejîma Îranê bûye girtîgehek ji jinan re û mafê mirovan hatiye qedexekirin. Endamê Kurdanasyona Kongira Star Rîhan Loko dibêje li Îranê gelek Kurd têne girtin û ciwanên Kurdan têne bidarvekirin û kuştin. بویر جی برحی کور و جلات دست بکرینه برحی جینه امین امهیم بهتر تکوشینا جنا آزاد بلند بکن و آزادی مسوگر بکن و ولات خور رزگار بکن اموی برخدانه سلاف دکن و امجاردن دبیجن دبی کو هر کس بانگوازیا مجبور تواهی ریخستن و تفگر و مجلسین جنان اصلا جهانی ده کو ام هر کس خودی لروجلات در بکن ام هر کس جینه امینن و جبونا بلند کرنا اصلا تکوشینه امیل قادابن حتی کو ام آزادی مسوگر بکن. لارiyekî din çalakvanên Kurd li Qamişlo dibêjin got hişmendiya rejîma Îranê mîna hişmendiya Daişê ye zordestiyê li jinan dike. Çalakvana Kurd Melka Osman dibêje tu cudahî di navbera rejîma Îranê û Daişê de tune ye ew li dijî mafê jinanin. û rejîma Îranê anî îro wextê gojinekê dikuje her çar anî li hemû milê cîhanê jin têne kuştin bi rastî anî em têşihin. Anî rejîma Îranê îro nefsa rejîma Daeş dimeşênî. Li aliyekî din
پارتیên siyasiyên Kurdên Sûriyê piştgiriya xwe ji bo jinên Îranê nîşan didin. Seroka Şipêla Pêşeroja Kurdistanê Narîn Metînî bang li hemû partî û hêzên Kurdistanî dike ku piştgiriya gelê Kurdê Îranê bike. Em karin bêjin em doz dikin li hemû hêzên siyasî navdewletî, rêxistinê mafê mirovan û civaka sîvîl, partiyên Kurdî, Kurdistanî, rêxistinên niştîmanî karî bin piştgiriya me bikin. Divê şoreşê de ji ber ev şoreşa em li dar dixin, şoreşa aştiyê û azadiyê. Hêjaya bêbîrxistinê gol li Qamişloyê û herêmên diniyên Kurdên Sûriyê kuştina Emînî tê şermezarkirin û jinên Kurd daketin qadan. Her wiha ji aliyê xwe ve Hevseroka Meclisa Sûriya Demokratîk Mesedê piştgiriya xwe ji bo jinên Îranê bi twîtekê de nîşan da. Her wiha fermandarê giştî hêzên Sûriya Demokratîk General Mazlûm Ebdê sersaxî ji malbata jina Kurd Mehsa Emînî re xwest. General Ebdê di twîtekê de got kuştina polîsên exlaqî yên Îranê ji Mehsa Emînî re bingeftineke exlaqî ye. Cihê şermezariyê ye. Em tevlî dengên ji bo Emînî bilind bûn dibin û serhildêran silav dikin. Divê pirsgirêka Kurd û ya jinê li Îranê bi rêbazên guncaw re çareser bibin. Sersaxî ji malbat û gelê Kurd re dixwazin. Zana Umer dengê Amerîka, Qamişlo. ئێرانیەکانی کە لە ئەستەمبول دەژین لە بەردەم کۆنسڵخانەی ئێران کۆبوونەوە لە کاتێکدا هەڵمەتی ببن بە دەنگی ئێمە بۆ فراوانکردنی ناڕەزایەتەکان لە دژی توندوتیژەکانی پۆلیس و سنووردارکردنی ئینتەرنێت لە دەرەوەی وڵات پەرەیسەندووە. Aile değil bizim, o Sikh bayramı. Hind'den Sikh. Susmaktan korkuyoruz. Zulümün önünde susmaktan korkuyoruz. Ve ben o korkak olmak istemiyorum. Mezlumun ahi indirir şahit. Bu mezlumundur. Bu kez mezlumundur. Ve mezlumun ahi indirir şahit. Korkun. Ben kendi ülkemde söylediğimde beni Artêşa Îranê roja duşemê bargehên partiyên Kurdên opozisyona Îranê li aliyê çiyayê Helgurdê devera sîdekan li Herêma Kurdistana Iraqê bombebaran kirin li gor endamê Komîteya Navendiya Komela Ata Nasir. ئەمڕۆ دووشەممە بۆ سجار ینی لە بەیانی و تاکو و ئێستا کۆماری ئیسلامی ناوچەکانی بناری هەڵگوردی بۆ دومانکردەکە هێزەکانی ئێمە کۆمەڵ زەحمەتکێشان و باقی حیزبە کوردیەکانی لێیە لەم سێجارە هەر جارێکم 2 سەعات و 3 سەعات بە خەستی بە بتۆ بۆ ڕاجیمە و بردومانی ناوچەیە کردو فڕۆکە جەنگی هەستاوە بۆ شناسایی بۆ ترسان بەڵام تا ئێستا بەخۆشیەوە زەروزیانێکی گیانیمان نەبووە تا ئێستا بەڵام لەوا چێتە بەردەوام بێت تا ئاخریشەوە. لەسەر احتیمالا ێریشکردنا سەر بنگehên ئۆپۆزیسیۆنا کوردی yên nava Herêma Kurdistanê de Nasir ew yek dûr nexist. کۆماری ئیسلامی بەداخەوە ئەل ئێستا زۆر ئۆپەرتونیتیژانە هەر نسبەت بە خۆپیشاندەران لە کوشتنی خەڵک دەست ناپارێزێت برادیشدا حتا ئێلانێک لە ڕۆژی شەمێ ڕابردوو کە بە هەرێمی کوردستان خەڵکی ئەم ناوچە لە مارگاکان ئێمە دوورکەونەوە دیاری نیشانی ئەوەیە بیکات من تەسەورەکەمێشی کات چونکە هەڕەشەی کردو هەر پێشتریش بەڵام ئێمە وەکو پێشمەرگە خانەخە ئامادەین و چاوەڕوانی هەر جۆرەشتێکی کۆماری ئیسلامی ئامادەین بە هەر شەرایطێک. بەڵێ عزیزان ئێستاش دەچینە عێراق و لەوێ هەوڵەکان بۆ پێکهێنانی حکوومەت و کۆتایی هاتن بە چەقبەستووی سیاسی لایەنەکان بەردەوامە. ڕۆژی دووشەمە سەرۆکی پەرلەمانی عێراق کە سوننەیە ئاماژەی بۆ کردبوو داوای دەست لە کارکێشانەوەی خۆی دەخاتە بەرنامەی کارەوە. لە هەمان کاتیشا کورد شیعە و سوننە ڕێکەوتنێکیان بۆ لێک تێگەیشتن ئەنجامدا بوو تا بەبێ سەدر حکوومەت پێک بهێنن. بۆ زانیاری نوێ لەسەر ڕەوشی عێراق دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. دڵشاد ئەم کاتت باش حەلبوسی بۆچی داوای دەست لە کارکێشانەوەی کردبوو؟ ئایا داواکەی داوایەکی جدیە؟ هێرۆ بێگومان داواکاری حەلبوسی بۆ دەست لە کارکێشانەوە لە پەرلەمانی عێراق داوایەکی جدی نییە بەڵکو ئەکرێ بڵین جۆرێکە لە یاری سیاسی بە تایبەتی پێشتر شیعەکان مەبەستم چوارچەوەی هەماهەنگیە پلانیان هەبوو گەردۆخەکە گۆڕانکاری بەسەرا هەبێت
حەلبوسی لە سەرۆکی پەرلەمانی عراق دوور بخەنەوە و تەنانەت هەندێک دۆسیەشی لە دادگا بۆ بکەنەوە. بەپێی زانیاریەکان کە لە بەرپرسانی عراقەوە وەرمگرتوون مەبەستی حەلبوسی لە دەست لە کارکێشانەوە لە پەرلەمانی عراق مەبەستەکەی جدی نییە، بەڵکو دەیەوێت ئەو سنگ و قورسایی کە لای سەدرەکان هەیبووە چوارچەوەی هەمانگیش هەمان قورسایی و ڕۆڵی پێ بدەنەوە و ئەو بیرۆکەیە بوەلاوە بخەن کە بەنیازیان هەبوو لۆ پۆستەکەی لای بدەن و باشترین ئاماژەش بۆ ئەوە دوای ڕاگەیاندنی ئەوەی کە حەلبوسی دەیەوێت دەست لە کار کێشێتەوە عەمار حەکیمی سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی کە یەکێکە لە کارکتەرە گرنگەکانی نێو چوارچەوەی هەمانگی ئاماژەی بەوە کرد کە ڕەنگە دەست لە کارکێشانەوەکەی نەخرێتە دەنگدانەوە بۆیە بە هەموو ئاماژەکان بۆ ئەوە چونکە دەست لە کارکێشانەوەی حەلبوسی یاخود ئەوەی کە خۆی ئەعلانی کردووە جۆرێکە لە یاری سیاسی و ئەوێت هەمان ڕۆڵ و قورسایی کە لای سەدرەکان هەیبووە لای چوارچەوەی هەمانگیش هەیبێت. بەڵێ باشە دڵشاد لە ئێستادا پلانی سەدر چییە؟ هێرۆ ئەو زانیاریانەی کە من دەسم کەوتووە پلانی سەدر ئەوەیە کە چاوەڕوان نەکات یاخود چاوەڕێ ئەکات تشرینیەکان لە مانگیدا دەست بکەنەوە بە ئەنجامدانی خۆپیشاندان و ناڕزایەتی و ڕەوتەکەی ئەمیش ببێتە بەشێک لە خۆپیشاندان و ناڕزایەتیەکان بۆ ئەوەی ئۆباڵی و ئالۆزی و ناڕزایەتیەکان بکەوێتە ئەستۆی تشرینیەکان و هیچ بەرپرسیارەتێک نەکەوێتە ئەستۆی سەدر. خۆ ئەگەر تشرینیەکان خۆپیشاندان ئەنجام نەدەن ڕەنگە سەدر بێوێت هەندێک کارتی تر بەکاربێنێ، بەڵام ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کە سەدر فشارێکی زۆر ئێجگار زۆری لەسرە بۆ ئەوەی جارێکی تر عێراق نەباتە دواوە و نەیباتەوە بۆ قۆناغی ئالۆزی لە حاڵەتێکا ئەگەر ناومێت ببێت لە خۆپیشاندانی تشرینیەکان ڕەنگە هەوڵێکی تر بدرێت بۆ ئەوەی جۆرێک لە ڕێکەوتن بکرێت لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی و سەدر کارێک بکات کە بە شێوەیەک لەو باڵێن جۆرێک لە پاساو بهێنێتەوە بۆ ئەوەی لەو ئیحراجیە یاخود لەو پەرتەوازیە خود لەو تەریکبوونەی کە تێی کەوتووە دەربازی ببێت. بەڵێ دڵشاد دەمەوێت بزانم چی کراوە بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق، ئایا هیچی نوێ هەیە لەو بارەیەوە؟ هێرۆ بێگومان چوارچەوەی هەمانگی ئەیانەوێت هەرچی زووە حکوومەت پێک بهێنن و تا سەرۆکۆمار هەڵنەبژێرێ حکوومەت پێک نایەت لەبەرەوە سەرۆکۆماری عێراق کاندیدی سەرۆکوەزیران ڕاستپێریە. بەڵام تا کۆم دەقەی کە من قسەی تیاکەم یەکێتی و پارتی ڕێک نەکەوتون لەسەر کاندیدێک بۆ پۆستە، بەڵام گفتوگۆی نهێنی و ژێربەژێر هەیە بۆ دۆزینەوەی چارەسەرێکی ناوەندی بۆ هەڵبژاردننی پۆستی سەرۆکۆمار لە نێوان یەکێتی و پارتیە. بەپێی زانیاریەکان چارەسەرەکە ئەوەیە کە جارێکی تر دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق بکرێتەوە بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان دەستبەرداری کاندیدەکەی بێت و یەکێتی نیشتیمانیش دەستبەرداری بەرەم ساڵح سەرۆکۆماری ئێستای عێراق بێت، جارێکی تر دەرگا بکرێتەوە بۆ ئەوەی یەکێتی کاندیدێکی تر پێشکەش بکات. ئەمە گفتوگۆی لەبارەوە کرێ، بەڵام هێشتا دیار نییە کە ئەم گفتوگوانە ئەگەنە نەتیجە یاخود چۆن کۆتاییان پێدێ، بەڵام ئەم گفتوگۆیە کە ئێستا من قسە ئەەکەم لە ئارادایە و ژێربەژێر ئەم گفتوگۆیە ئەگوزەریە و ڕەنگە زیاتر لە ڕۆژانی داهاتووە گفتوگۆی لەبارەوە بکرێ. بەڵێ زۆر سپاس دڵشاد کە لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆیەوەش. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆکی ئەمریکا جو بایدن ڕۆژە دوشەمێ گوت ڕێڤەبەریە وی دێ باجن نهێنیین نەباش ژناو ببە کۆ دەبێژە ئەو زۆرێ دەدەن سەر بودجەیە ماڵباتان دێ دەمەکێدا کۆ ماڵبات نکارن دەبارە خۆ بکن. سەرۆک ئەڤ شیرۆڤە دێ جڤینەکێدا بە ئەنجومەنە پێشەبازیە کۆشکا سپیرە کرد. بایدن گوت گروپ لەگەل کۆمپانیان کار دکە ji بانکان بگەر حیا دابینکەرên xizmetên telefonê û telefona destan û hêlên ezmanî da ku bacên xwe yên veşartî ji holê rakin da ku lêçûnên bikirin ku bi helawsanê ra rastî zehmetiyan dibin kêm bike. Biden got pêwîst e malbat van bacan nedin ew bi taybetî bi giranî li malbatan
مالباتên karker yên Çîna navîn didin. Wî got sê çarîkên 20 bangên herî mezin yên welêt ew bac ji nav birin di proseya şîkên vegerandî de ku rêjeya wan $5. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زێلێنسکی دەڵێت ڕەوشی سەربازی لە دۆنسێکی ڕۆژهەڵاتی ئۆکرانیا سەختە و وتیشی دۆنسێک ئامانجی یەکەمی ئۆکرانیایە چونکە ئامانجی یەکەمی رووسیاشە. زێلێنسکی وتی بە دیاریکراوی ڕەوشەکە لە هەرێمی دۆنسێک سەختە هەرچی لە تواناماندا بێت دەیکەین بۆ وەستانی چالاکیەکانی دوژمن. لە ئێستادا ئەمە ئامانجی یەکەممانە چونکە هێشتا دۆنباس ئامانجی یەکەمی داگیرکەرانە. تاوەکو ئێستا هێزەکانی رووسیا هەرێمی لۆهانسکیان کۆنتترۆل کردووە و بە هێواشی بە هەرێمی دۆنسێکدا پێشڕەوی دەکەن. دۆنباس هەر یەک لە هەرێمەکانی دۆنسێک و لۆهانسک لەخۆ دەگرێت. سەرۆکی ئوکراینایە و بەرپرسن ئەولەکاریên ئوکراینایە ڕۆژە دوشەمێ جivîn ji bo plankirina rîyên rûbirûbûna bikaranîna çekên nû yên Rûsyayê piştî ku Moskoyê êrişên xwe li herêma Odessa zêde kirin bi rêya bikaranîna dronên Îranê li gor nivîsgeha serok û karbedestekî herêmî. Peyvdarê rêveberiya herêmiya Odessa Serhî Bratçonk roja duşemê di konferanseka rojnamavanî de got ku Rûsyayê di van çend rojên dawî de bi dronên Şehed 136 herîkên 5 êriş li herêmê pêk anîn. Wî got dijmin hewl dide mûşekên erzan bikarbîne. Şehed gelekî erzanin pir caran bi cot dikarin werin bikaranîn. Em dibînin ku dijmin ji bo yek êrişê dikare çend ji van dronên kamîkazî jî bavêje. Nivîsgeha seroktiyê cihê ragihandina ku roja dişemê got serokê bawayekî cihê roja dişemê ragihand ku serok Vladimir Zelenskî bi serfermandariya fermandarê artêşê re Valery Zelonjinî serokê istîxbarata leşkerî wezîrê berevaniyê û gelek karmendên din yên ewlekarî û leşkerî ra hevdîtinek pêk anî. دوای 2 ساڵ لە سەرکوتکردنی میدیای بێلاروس پەخشی سربەخۆی بێلسات تیڤ بەرەنگاری زانیاری ناڕاست و پرۆپاگەندە دەبێتەوە تەنانەت لە کاتێکدا ڕۆژنامەنووسەکانی خۆیشی زیندانی دەکرێن. تامی واکەر ئەم راپۆرتەی لە وارشۆی پۆڵەنداوە بۆ دەنگی ئەمریکا ئامادە کردووە. لەو دەمەی هەزاران کەس لە خەڵقی بیلاروس ناڕزایەتیان دەربڕی بەرامبەر بە ئیدعای سەرکەوتنی ئەلێکزاندەر لێکۆشینکۆ لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ساڵی 2020دا کەناڵی بیلاروسی بیلسات تیڤ لەوێ بوو. بەڵام لەگەڵ دەستپێکردنی دەستگیرکردنی دەنگە ئۆپۆزیسیۆنەکان لەلایەن پۆلیسەوە ڕۆژنامەوانە تووڕە سربەخۆکان بۆیان دەرکەوت کە ئەوانیش کراونەتە ئامانج. بنکەکەی کەناڵی بیلسات لە واشۆی پایتەختی پۆڵەندایە و لەلایەن تیمێکی ڕۆژنامەوانی دەروی وڵاتەکەەوە بەڕێوە دەبرێت کە لەگەڵ هاوکارەکانیان لە ناو خۆی بیلاروسا کار دەکەن. بەڵام ئەوان تا دێت ڕوبەڕووی ئاستەنگی زۆر لە کارکردنیان بوونەتەوە. دوان لە ڕۆژنامەوانەکانی زیندانی کراون. کارمەندەکانی متمانەی میدیایەکانیان لێ سەندراوەتەوە. لە مانگی 11 2021دا منسک ئیزگەکەیانی بەڕێکخراوێکی توندرە و ناوزەت کرد. جێگری بەڕێوبەری کەناڵی بیلسات دەڵێ ڕەوشەکان هەمیشە سەخت بوون، بەڵام ئێستا زیاتر و زیاتر پشت بە هاوڵاتیانی ڕۆژنامەنووس دەبەستن. خۆشبەختانە ساڵی 2022 ئینتەرنێتمان هەیە، نزیکەی هەموو کەسێک مۆبایلی هەیە، خەڵکێکی زۆر کارەستەمان بۆ دەنێرن. ئێمە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی تر دەکەین ئەوانەی ڕەنگە لە دەروی وڵات بن، بەڵام هێشتا تۆڕیان لە بێلاڕووس هەیە و بێگومان ئێمەش تۆڕمان هەیە. ئەلبەتە سەلامەتی جەختی سەرەکی کەناڵی بیلساتە دوای دەستگیرکردنی پەیامنێرەکانی کاترینا ئەندریڤا و داریا جۆلسۆڤا لە مانگی 11 2020دا. بیلاروس بە تۆمەتی ڕێخستنی ئاژاوی جەماوەری سزای 2 ساڵ زیندانی بەسەر هەر یەکەیاندا سەپاند. پاشان سەڵاتداران سزای 8 ساڵی دیکەیان بۆ ئەندریڤا بە تۆمەتی خیانەتی باڵا سەپاند. باڵیۆزخانەی بیلاروس لە واشۆ وەڵامی داواکاری دەنی ئەمریکای نەدایەوە بۆ لێدوان لەسەر ئەم بابەتە. زیندانیکردنی هاوکارەکانیان وا دەکات تیمی تەلەڤیزیۆنی بیلسات هێندەی تر بۆ بەردەوام بوون پابەند ببن. تەنها هەوڵ دەدەم بیر نەکەمەوە لەوەی لە زینداندان و دوورن و ڕەنگە بۆ ماوەیەکی زۆر نەیان بینین، بۆیە من تەنها ئەم هەستە لەبارەیانەوە دەهێڵمەوە کەوا هێشتا ئازادن، یارمەتیم دەدات بۆ کارکردن و ئیشکردن.
هەروەها کەناڵی بلسات بە ڕێنگاری پرۆپاگەندە دەبێتەوە لەسەر شەڕی رووسیا لە ئۆکرانیا، یەکێک لە پێوەرەکان بەرنامەیەکی تایبەتە بۆ ئەشکراکردنی هەواڵی ساختە. ئەمە بەرنمەیەکە کە تەنها ئەوە ڕوون دەکاتەوە کە ئەم زانیاریە ناڕاست و پرۆپاگەندەیە لەکوێیە و ئاشکرای دەکات و دەیگەڕێتەوە کە چی ساختەیە و بۆچی و مشکارێکی سەختە بۆ لێکۆڵینەوە لەو ڕاستیانە. میتکەڤیچ کە لە ساڵی 2020ەوە ڕووی لەوە شۆ کردووە دەڵێت بوون لە بیلاڕووس مەترسیە بۆ هەر کەسێک کە دژایەتی حکومت بکات بە تایبەتی ڕۆژنامەوانان. لە ئێستادا نزیکە هیچ میدیایەک لە بیلاڕووسدا کار ناکات، تەنها یەک دوانێک نەبێت لەوانە کە هیچ شتێک لەبارەی سیاسەتەوە ناکەن بە هیچ شێوەیەک لەبارەی هەر شتێکەوە کە بەڕاستی لەم بواری گشتیدا ڕوودەدات. لە کاتێکدا حکوومەت بەردەوامە لە سەرکوتکردنی ئازادی ڕۆژنامەگەری لە بیلاڕووس، لەوانە زیندانیکردنی ڕۆژنامەوانان و ڕەتکردنەوەی مۆڵەتی میدیا سربەخۆکانی وەک بێڵسات ناچار دەکرێن کارە ڕۆژنامەوانیەکانیان بۆ شوێنێکی دیکە بگوازنەوە. بەڵام لێرە لە پۆڵەندا هەوڵ دەدەن بەردەوام ببن لە ئاگادارکردنەوەی بیلاڕووسیەکان و جیهانی فراوانتر لەوەی کە بەڕاستی چی لەسەر زەوی بیلاڕووس ڕوودەدات. شایان پاشا بۆ راپۆرتی تۆمی واکردنی ئەمریکا وارشۆ پۆڵەندا. ئیتالی بە نوچەیە سەرکەفتنا پارتیە نەتەوی یا بە پێشەنگیە ڕاستگیریە تند بە سەرۆکتیە جۆرجیا میلۆنی دە هەلبژارتنên welêta wekû yekem serokvezîra jin hişyar dibin serkirdeyên rastgirên seranserî Ewropayê yekser serkeftina Melonî pîroz kirin. ji bo cara yekê ji dema şerê cîhanê yê diwem ve dê hikûmetek bi serkêşiya Partiya Rastgiriya Tundrê li İtalyayê were damezrandin piştî derketina encamên hilbijartinan roja duşembê. Giorgia Meloni jî dibe yekem serokwezîra jin li İtalyayê. Nêzîbûna İtalyayê ber bi Partiya Rastgir ve demûdest rastiya ciyosiyasî ya Ewropayê guhert. Tê de Partiya ku hember Ewropayê gumanbar e, tê ser desalata welatê ku endamekî damezrênerên Yekîtiya Ewropayê ye û xwedîseyên mezintirîn aborî li nav wê hevgirtinê ye. Daviyê da hene guhertin çêbûn ji ber ku em bêjin ew çend salin çi guhertin çi nebûbûn. Lê dûmahiyê me dengê xwe da kesekî nû. Hêvî ew e ku ew kes bi gotinên xwe ra yên dibêje pabend be. Em dê lê bendê bin û bibînin. Rêberên rastgir li seranserê Ewropayê demûdest bi xêrhatina serkeftina Melonî kirin û hatina partiya wê ya bilez wekû peyameke dîrokî bo Brukselê diyar kirin. Encamên ber dawiyê diyar dikin ku koalisyona navarast û rastgiran dora 44 ji sedî ji dengên parlemanî bi dest xistiye ku jê Partiya Birayên İtalya ya Melonî 26 ji sedî ji dengan bi dest xistiye. وها دیاره از نه کسی که مدنگی خواه بدمه جبر گاس نه لانگیره راسته ما لیوانه بوی رامانه اگو ولاد دخواست سرحلدانه که نشان بده از بار دگم کمپین سیاسی الله تا سروک پارتیا دیموکرات به تواهی شاش بو او نه کسی که گنجاب بو مخابن بشک جی ایتالیا دنگ خودانوی جبر گو دیار بو او بسر نکبه Divan helbijartinan de rêjeya bejdariya dengdaran daket asteke nizmiya dîrokî ku tenê 64 ji sedî bû. Ez çavre me ku çarenivîsa siyasî ya zêdetir li sinûrên yasayî yên Yekîtiya Ewropayê bo İtalyayê zêde bibe. Ji ber vê yekê niha ez pirtir pê hêvî me da ku Yekîtiya Ewropayê ti çarçovek bêtir biryardar be û guhdariya me bike. Gera tevgera sosyal ya neo-faşist di gotara xwe ya serkeftinê de bi toneke nerm axivî got ku İtalyan dawiya dawî bi zelalî dikarî bûn diyar bikin divê kî hukmraniya wan bike. Geştiyeke ezmaniya NASAyê roja duşemê bi lezeke mezin li hesareyeke biçûk da wekû rahênan ji bo senaryoyeke eger hatû zemîn siberojê rastî gefeke wiha bû. Derbeya mezin li hesareya Bêziyan ku 9.6 milyon kilometre dûr bû rûda. Geştiya ezmaniya bi navê Dart bi leza 22,500 kilometr di mijmêrekê de li hesareya biçûk da. Zanyar li bendê bûn ku bandora wê vebûna devê volkanekê be û pêlên kevir û bermayan bavê ji ezmên û herî girîng jî riya hesereyê biguhere. Teleskopên li seranserî cîhanê û li ezman li heman xala ezmên kirin armanj da ku dîmenê bikişînin. Her çend bandor yekser diyar bû, nîşana radyoya Dart ji nişka ve rawestiya û ew ê çend roj an jî çend hefteyan dirêjke ta ku were dest nîşankirin. Ka hesare çi qasî riya wê tê guhertin.
اف ارکا به نرخ 325 میلیون دلار یکم هول بو کو جهه هساره که آن تشتکی دن لوی العزمین بگوهرینه بله هیرو براسیجی بالکشه یعنی 325 میلیون دلار تنش بو جارکی وکو آویتنا مشکلی بەڵام ئەزانی ئەمە یعنی تاقیکردنەوەیکی زۆر گرنگ بوو زۆر مەترسی بۆ سەر بابڵین زەوی کەمەکاتەوە زۆر جار گوێمان لێ بووە کە ئەوە بابڵین پارچە بەردێکی گەورە شتێکی وا بەرەو ڕووی زەوی دێ مەترسی دروست کردو بەڵام پاشان تاقێنراوەتەوە بینەرە هێژا کورد کۆنکشن لەڤەر بەداویتێ تا جارەکەدن سلااوێن هەفکارە من هێرۆ زەنگەنەوە من بۆوە هەر شاد و بەختەوەر بن کاتێکی خۆش هەر شاد بن.